بزوتنەوەی گۆڕان تا سەرەتای ئەم هەفتەیەش هەڵوێستێکی ڕوونی نەبوو لەبارەی ئەوەی ئاخۆ بەشداری کابینەی نوێی حکوومەت دەکات یاخود نا. بەڵام کۆبوونەوەی ئێوارەی ڕۆژی شەمبەی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان یەکلاکەرەوە بوو بۆ ئەوەی گۆڕان دوایین بڕیاری خۆی لەبارەی بەشداری لە حکوومەتدا بدات، بە تایبەتی کاتێک پارتی ئەو پۆست و پلانەی دیاری کرد کە دەیداتە بزوتنەوەی گۆڕان. بە جۆرێک دوای ئەو لێک تێگەیشتن و ڕێکەوتنەی کە لە نێوان هەردوو لایەندا هاتە ئاراوە، ئێوارەی ڕۆژی یەکشەمە جڤاتەکانی نیشتیمانی و گشتی بزوتنەوەکە لێک تێگەیشتن و بڕیاری ڕێکەوتنی لەگەڵ پارتی پەسەند کرد. بە پەسەندکردنی ڕێکەوتنەکەش لەگەڵ پارتیدا، بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان نیوەڕۆی ڕۆژی دووشەممە لە پیرمام ڕێکەوتنێکی سیخاڵیان ئیمزا کرد. ڕۆژ نووری شاوەیس و جەلال جەوهەر پیرۆزباییان لە خۆیان و لایەنگرانی هەردوو حیزب کرد بە بۆنەی ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنەوە. ڕێکەوتنە سیخاڵیەکەی نێوان گۆڕان و پارتی 18 خاڵی پەیوەستە بە هەرێم و 12 خاڵەکەی تری تایبەتە بە هاوکاری و هەماهەنگیەکانیان لە بەغداد. بەپێی ڕێکەوتنەکە بزوتنەوەی گۆڕان پۆستی جێگیری سەرۆکی هەرێم بۆ کاروباری پێشمەرگە و وەزارەتەکانی دارایی و ئاوەدانکردنەوە و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ پۆستی سەرۆکی دەستەیەک وەردەگرێت. ڕێکەوتنەکەی نێوان پارتی و گۆڕان تایبەتە بە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و شێوازی حکومڕانی 4 ساڵی داهاتوو لە هەرێمی کوردستان و هەروەها شێوازی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. ئەمە دووەم ڕێکەوتنی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕانە لە سەرەتای پێکهێنانی کابینەی هەشدا لە ڕۆژی 14 نیسانی ساڵی 2014دا هەردوو لایەن لەسەر پرسی پێکهێنانی حکوومەت و هەماهەنگیەکانیان لە هەرێم و بەغداد ڕێکەوتن. بەڵام ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرا و بەهۆی ناکۆچی نێوانیان لە بازگەی پردێ ڕێگری کرا لە گەڕانەوەی بەرپرسانی گۆڕان بۆ سەر کارەکانیان لە هەولێر.